ڕۆژی ڕابردوودا هاوسەرۆکی هەدەپە و هەروەها کۆمەڵێک لە ئەندام پەرلەمان و چالاکوانانی هەدەپە لە باکووری کوردستان لەلایەن دەسەڵاتی تورکیاوە دەستگیرکران و لەم چوارچێوێژدا ناڕەزایەتێکی بەرفراوانی لە هەموو پارچەکانی کوردستان بە تایبەت لە باکووری کوردستان لێکەوتەوە لە باشووری کوردستانیش ناڕەزاتی سەبارەت بە دەستگیرکردنی هاوسەرۆکی هەدەپە و پەرلەمانتاران و چالاکوانانی ئەم پارتە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چالاکی لەسەر ئەم بابەتە ئەنجام دراوە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. ئەگەر هاوکارانم لەگەڵم بن لە سۆرانەوە ئێستا ناڕەزایەتی دەربڕین هەر سەبارەت بە ئەم بابەتە هەیە دەچینە سۆران. بەڵە بەڕێزان وەک دەبینین ئەمە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە سەبارەت بە دەستگیرکردنی هاوسەرۆکی هەدەپە با بێکەوە بینێر و بیسەری بین. بەڵێ وا دیارە لە ئێستادا کۆنگرەکە ئامادەکاری بۆ دەکرێت و بەڵێ بەڕێزان با بێکەوە گوێ بیست و هەروەها بینەری کۆنگرەی ڕۆژنامەوانی بین. نانی کورد هەرچیان لەدەست هاتووە کوردویانە لە کوشتن و قڕکردنی کوردان و لە پێناو کەپکردنی کورد و وا بکەن کورد بێت بەکەوە لێ ئەوان. بەڵام کورد کە خۆڕسکانە لە ناوڕۆحی خۆیدا یاخیبوون هەیە و قبول ناکات بێت بەکەوە لێ هیچ کەس بۆیە لەوەتەی کوردێ لەناو ئەو چیرۆکە بەردەوامە دەژی کە کورد خەبات دەکات تێدەکۆشێ و دەجەنجێ و زیندان دەکرێ و قڕگەل دەکرێ. دوژمنانی کوردیش لەو هەوڵە هەمیشە نەزۆکەی لە ناوبردننی کورد بەردەوامن و ئەم هەوڵەی تورکیاش هەر لەو چوارچێوەیەدایە. واگە ڕژێمی ئێستای تورکیا پێی وایە بە زیندانکردنی سەرکردەکانی کورد لە باکووری کوردستان زودنەوەی ڕزگاری خوازی کورد لە باکووردا لەبار دەبات، ئەوا جگە لە خەیاڵ پڵاوی و ئاگادار نەبوون لە مێژووی خۆیان و دەوروبەریشان هیچی تر نییە. بەم کردوانیان هێندەی تر دۆزی کورد دۆزی ڕەوای کورد بەرەو پێش دەچێ و کوردی شەگرتووتر دەبێت. ئێمە بە ناوی ڕێکخراوەمەدەنیەکانی سۆران و دانیشتوانی دەڤەری سۆرانی شۆڕەجێڕ و شاری شەهیدان ئیدانەی ئەم کاری تورکیا دەکەین و بە برایانیشمان لە باکووری کوردستان دەڵێین کە ئێمەش لەگەڵتانی. واگەر بیانووی دەوڵەتی تورکیا بۆ دەستگیرکردنی سەرکردەکانی کورد لە باکوور پەکەکە بێ ئەوا داوا لە پەکەکەش دەکەین ئەم بیانووە بەدەستی دەوڵەتی تورکیا نەهێڵێ و دەست بداتە خەواتی مەدەنی. واروها داوا لە دەوڵەتی تورکیا دەکەین بە زووترین کات ئەندامانی هەدەپە ئازاد بکات و پرۆسەی چارەسەری ئاشتیانەی دۆزی کورد لە باکووری کوردستان دەست پێ بکات. بەڵە بەرەزان ئەمەی کە بینیتان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بوو ئەویش کۆمەڵێک ڕێکخراو بوون کە لە شاری سۆران ڕێکیان خست بوو سەبارەت بە ناڕەزایەتی دەربڕین دژی دەستگیرکردنی هاوسەرۆکی هەدەپە و پەرلەمانتارانی کورد لە باکووری کوردستان.